ناحیەی خەلیفانە لە سنووری ئیدارەی سۆران لە ساڵی 2012 بڕیاردرا بە دروستکردنی نەخۆشخانەیەکی 50 تەختی، بەڵام بە بیانووی قەیرانی دارایی و شەڕی داعش پڕۆژەکە جێبەجێ نەکرا. دوای 10 ساڵ تێپەڕبوون لە نەخۆشخانەی خەلیفان، بەشی فریاکەوتنی سەرەتایی بە ناونیشانی نەخۆشخانە بە شێوەی کاری خێرخوازی دروست کرا. ناتانین بڵین ئەمە بەدیلە، ئەمە نابتە بەدیلی نەخۆشخانەیەکی گشتی بە هەموو پسپۆڕیە جیاوازەکانەوە، بەڵام بۆ ئەو قۆناغی ئێستا زۆر گرینگە، چونکە ئەمە بەشی فریاکەوتنە. بەشی فریاکەوتن چەند ڕێکارێکی فریاگوزاری سەرەتایی هەیە. ئەگەر بێت و بۆ مرۆڤی نەخۆشی کتوپڕ یان حادیسەیە یان هەر بارێکی تەنگاویە، ئەگەر بکرێت ئیجراعاتەکان هەندێک جار لە وەحدەیەکی سەر شەقامیش ژیانی کەسێک دەگەڕێنەوە. لەگەڵ نەبوونی نەخۆشخانەیەکی پێویست بۆ ئەو ناحیە، کەمی کارمەندی تەندروستی و نەبوونی دکتۆری پسپۆڕە جیاوازەکان و کەمی دەرمان و چەندان گرفتیتر نیگەرانی زۆری لای هاوڵاتیان و دانیشتوانی ناحیەکە دروست کردووە. برێونەرێ بڕەکلۆمە مشکلەیە ئەو جیازەکەنی ئێستا دەرزیە من ئێشەوێ لێرە لە سۆرانیش نەبوو. نخۆشم نردیە معنی دەرزیم لۆبینی لۆ عالە تەواری درم سەریعە نەبووە هەتا سبیانی ڕۆژهەراتی هەتا سەیدە لێکرایتەوە لە خستەخانی کو دەبێ ئەو دەرزیە نەبیتن ئەوە عالەتەک. دومین ئێرە جیازی نێداوام لەو زیریش کرد حەزەکەین ئەو زیر معنی ئەو جیازە ئێرەدان کاکە خۆق گوندەکنی ئەوە شارێکی گەورەیە دەبی ئەوە جیازی ئەوەی نەبیتن دەبی ئەو جیازە لێرە تەختیتی درت لۆ بگریتن لەو حاڵەتی ئەو حاڵەتی کە تو لێرانێ ئێستا دەرزیان دایتە من ئەو دەرزیە لە حاڵەتی تەواری دەبی لە من بدرێ ئێستا ئێرە گوتم لێم دەن با بمرم کاکە ناگەمە عەبزی سۆران باویان و لە سەرچە هەموو شوێنەکان دێن لەو نەخۆشخانەیە چارەسەری وەرەگرن. نەخۆش هەیە سعات دوی شەوێ سیارە پێ نییە لە کوڕەچی دێ لە باویانە دێ ناگاتە ئەو شوێنێ. ئێستا شەو پرۆژەکە دروستکرا لە 2011 وعدیاندا بوو نەخۆشخانەی زۆر گەورە دروست کرێ، بەس کە چی دروست کراوە پرۆژێک بەڕاستی ئێمە تومعیەوەمان نەبوو ئەو پرۆژە ئەمە دامان نابوو زۆر لەوە زیاتر بی. ناحیەی خەلیفان 63 گوند و ئاوایی لەخۆ دەگرێت، ژمارەی دانیشتوانی زیاترە لە 50,000 کەس. لە کۆی گوند و ئاواییەکانی بە سەنتەری ناحیەکەشەوە گرفتی کەمی پرۆژە خزمەتگوزاریەکان هەیە. لەو نەخۆشخانەیە ئێستا زیاتر لە 50 کەس بە شێوەی خۆبەخش خزمەتی بواری تەندروستی دەکەن. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ناحیەی خەلیفان.